لە ڕۆژێکی پرشکۆدا لە ڕۆژی سەربەرزی و نەتەوەییدا خۆمان بە خۆشحاڵ دەزانین بە ئامادەبوونتان لە قوتابخانەکەمان. قوتابخانەکەتان ڕازاوەتر کرد بە خێر بێن سەرچاوان. بێ ببینی ئەو کەسەی پێوا بوو کە کورد سەر ناکەوێ، کێ بوو پێیوا بوو تەمینەک بەد لە سەرمان ناڕەوێ. داری ئاڵاکەم وەکو چقلێکە بۆ چاوی عەدوو، هەر دەڵێ خۆشی نەوێ ڕەبی بەرخەنجەر کەوێ. داری ئاڵاکەم داری کرد بۆ خوێنمژی کوردی هەژار، پێی بڵێن با دواکەوێ لەو خاک و خۆڵە چی دەوێ. داری ئاڵاکەم برا سێدارەیە بۆ دۆژبنان، هەر لەسەر ئاسۆ سەرکەوێ پێویستە ژینی خۆی نەوێ. پارچەکەی سێ ڕەنجی خۆی دەنوێنێ، ڕەنجی سوور دەڵێ تاتنۆکی خوێنی کورد مابێ قەت نانەوێ. یان دەڵێ لێم سوورە دیموکراسی لە عالەم سەرکەوێ، مستەبید و مرتەجیع و کەوتنە گێژە گێژەوێ. سپیەکەی موژدەی بەیانی بەختی کوردی کورد بەیان، ڕۆژی بەختی کوردە پەیابوو نەما پەردەی شەوێ. دوو گوڵی گەنمی دەڵێ ئاگاد لە ڕسکی خۆت بێ، خۆت کە برسی بۆچی دوژمن ببێ بژێوی لێرە و لەوێ. پێت دەڵێن نوکی قەڵەم گەرژینی خۆش دەوێ، غەیری من دەست ناکەوێ بۆ ڕێی تەریقی پێشڕەوێ. ڕەنجی سەوزی یانی دایکی نیشتیمانە لەو ڕۆکەوە، جوان و سەرسەوزە گیری کەوتە عومری نەوێ. لاوەکان ناموسی 9 ملیۆنە ئەو ئاڵایەمان، گیان بدەن بۆ حفزی ئەو ناموسەتان لە منوکەوێ. ڕەبی هەر کەسێ دوژمنی ئەو میلەتە و دڵپاکەیە ژێرکەوێ کۆسی کەوێ، ڕەبی سەعاتێک نەسرەوێ. کوردم زمانم کوردیە من خەڵکی کوردستانم، بە کەلتور و جل و بەرگن جیاوازە نیشتیمانم. مافی ڕەوای خۆمە منیش سەربەست و ئازاد بژیم، بەندکرا ماڵیان ڕوخانم بەڵام من هەر نەبەزیم. کوردم 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 خەڵکێ کوردستانم، زمانێ من کوردیە خوددان وڵات تەکدێرینم. بەیانیتان باش، بە ناوی خوای گەورە و میهرەبان، مامۆستایانی بەڕێز، قوتابیانی خۆشەویست، بەیانیتان باش. سەرەتا بەوە دەست پێ دەکەم ڕۆژی ئاڵای کوردستانتان پیرۆز. خۆشەویستان، وەک لای هەر یەک لە ئێمە ئاشکرایە ساڵانە لە 12 دا لە سەرجەمدا دەستگاکانی هەرێم ئاڵای کوردستان هەڵدەکرێت. هاوکات لە سەرجەم ناوەندەکانی خوێندن قوتابیان بە هاوبەشی لەگەڵ مامۆستایانی خۆشەویست چەندین ساڵاکی بۆ بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە ئەنجام دەدەن. ئازیزان، وەک بۆ بینهێنانەوە حەز دەکەم ئاماژەی پێ بکەم کە لە ساڵی 1999دا پەرلەمانی کوردستان یاسایەکی دەرکرد لەبارەی ئاڵای کوردستان و شێوازی ئاڵاکە و مامەڵەکردن لەگەڵیدا. ئاڵای کوردستان ڕەمزی قەوارەی هەرێمی کوردستانە و لە دەستوری هەمیشەی عێراق دانی پێدانراوە. بۆیە پاراستنی ئەو ڕەمزە ئەرکە و دەبێت بۆ هەمیشە بەگەشاوەیی بیهێڵێنەوە. لە سەرجەم ناوەندەکانی خوێندن پارێزگاری لێ بکەین، چونکە هیچمان لە وڵاتانی تر کەمتر نییە و ئێمە شانازی بە ئاڵاکەمان دەکەین. بە هەڵکردنی ئاڵای پیرۆزی کوردستان دەیسەلمێین بۆ هەمیشە و هەموو دژمنانی گەلەکەمان کە ئێمەش گەلێکین. داوای ئەوە هەموو نەهامەتیە بەسەرمان داهات لەژێر ڕۆشنایی و 21 تیشتی خۆری ئەو ئاڵایە وەک نەتەوەی کورد داکۆچی و ڕەوایی گەلەکەمان بەردەوامین وە شانازی بە خۆمانەوە دەکەین. تانی قەدرتان، گەورەی و شتوکی پیرۆزی ئەم ئاڵایە ڕوونتر و بەباشی لای قوتابیان و جگەرگۆچەکانمان ئاشنا بکەن تاوەکوونەوە دوایی نەوە پارێزگاری لێ بکرێت دووبارە پیرۆزە ڕۆژی ئاڵای کوردستان هەر شەکاوە بێت ئاڵاکەمان. زۆر سپاس. کوردستانم زمانێ من کوردیە خوددان وڵات تەکدێرینم کولتورێ من زیندیە کوردم کوردم کوردم
كردم 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 كردية من خلقي كردستانم بكلتور وجلو برقم جوازة نشتمانم ما في روائي خوما منيش سربست وآزاد بجيم بنكرام يا رخانم بلا من هرنا بزمين كردم 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 دست پیکی کرن دو پار جاراد دوی کرن چار جارات دوكن جار ولاتی من داگیر کرن هر چار عالی بونیار جار علي بنيار لدست پیکی کرن دو پار جاراد دوی کرن چار جارات دوكن جار ولاتی من داگیر کرن هر چار عالی بونیار جار علي بنيار الإيلام حتى سواس لشنقالي حتى قات سرخبو الله وخبط أوج من رابو الفيناس كردم خلق كردستان زماني من كردية خدان ولا تقدرين من كل شوني من زندية كردي وخلقي كردستان زماني من كردية خدان ولا تقديرين كل شوني من زندية كردم 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 باشور دمال سنگما باکور هزا لجیان روش آوا هنا سکان روش آوا نوری چان کردستان مشتیمان مشتیمان زمان من هو تگذار آوائر کرمانجی و سورانی آیم کل هوری سے دو بلکی چای پنجری گورانی ئەمڕۆ کە بەبوونەی ڕۆژی ئاڵای کوردستان هەفتەی 12 هەموو سارێ چالاکیمان هەیە لە قوتابخانەکان بەبوونەی پیرۆز ڕاگررتنی ئەو ڕۆژە ئەمەش وەکو چالاکی قوتابخانەکان تقریبێەوە مانگەکەمە ئامادەکاریمان کردیە بە ئەو ڕۆژە پیرۆزە ئەو قوتابخانەمان دەستنیشان کردی ئەو مامۆستا بەهرەمەندانمان دەستنیشان کردی لە ناوەندەکانی خوێندن کە دەستیان ڕەنجینە لە بواری هونەری ئەو پێشەنگایەمان دروست کردە تایبەتە بە پێشەنگای ئاڵا بابەتەکەمان تەنها هەمووی وێنەی ئاڵایە قوتابیەکان و مامۆستایەکان لەسەر ئەرکی خۆیان بەشداری و پێشەنگایان کردیە زۆر سوپاسیان دەکەین ئەلێرەوە کەوا زۆر ئەرکێکی مادیبوونیان کێشایە زۆر سوپاس بۆ ئێوەی بەڕێزیش.
خاکە جوانە بۆ من ژیانە ڕوح و جانم بەفیدای کوردستانە چاوی هەمووانە هیوای دڵانە چەند شیرینە بۆچی جوانی ژیانە ئەم خاکە جوانە بۆ من ژیانە ڕوح و جانم بەفیدای کوردستانە چاوی هەمووانە هیوای دڵانە چەند شیرینە بۆچی جوانی ژیانە لانەی ئەوینم سەرچاوەی ژینم کوردستان هەر تۆی چارەی برینە لانەی ئەوینم سەرچاوەی ژینم کوردستان هەر تۆی چارەی برینە تۆ شادی و ئازادی و مایەی سەرفێرازیم بۆ تۆ بە ڕوحم هەر ئامادە و ڕازیم ئەمڕۆ هەفتەی 12 ڕۆژی ئاڵای کوردستان دیارە ئەم ڕۆژە لە ساڵی 1945 لە هەفتەی 12 پێشەوا قازی محەممەد کە ئاڵای کوردستانی بەرز کردەوە لە مەهاباد پەرلەمانی کوردستان لە 2004ەوە بە بڕیارێکی فەرمی ڕۆژی ئاڵای کوردستانی دەستنیشان کرد لە هەفتەی 12 هەموو ساڵێک حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرجەمدام و دەستگا فەرمیەکانی و وەزارەتی پەروەردە بە شێوەکی تایبەت ئەم یادە ساڵانە لە هەفتەی 12 بەرز ڕادەگرێ و ئێمە لە پەروەردەی ناوەندی هەولێر ساڵانە ئەم بۆنەیە بەرز ڕادەگرین بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان و ئەنجامدانی چەندین ڤیستیڤاڵ و ئاهەنگ و بۆنە بۆیە لێرەوە پیرۆزبایی لە هەمولایەک دەکەم ڕۆژی ئاڵای کوردستان پیرۆز بێ لە سەرجەمنەتەوەی کورد و مامۆستایان قوتابیان بە تایبەتی دیارە ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستانە پیرۆزبایەکی گەرم لە سەرجەم هاونیشتیمانیان و هاوڵاتیانی کوردستان دەکەم بە بۆنەی ڕۆژی ئاڵای کوردستانەوە دیارە ساڵانە لە سەرجەم ناوەندەکانی خوێندن لە ڕۆژی هەفتەی 12 کە ڕۆژی ئاڵایە لە سەرجەم قوتابخانەکان ئاڵای کوردستان هەڵدەکرێ و بەم بۆنەوە کۆمەڵێک چاڵاشی تایبەت بە ڕۆژی ئاڵا ئەنجامەدرێ و دیارە ئەم ڕۆژە مێژوێکی دوور و درێژی هەیە و وەکو معلوم و ئاشکرایە کە گەلی کورد و خەڵکی کوردستان گەلی کوردستان تێکۆشان و خەبات و ماندیبوونێکی یەکجار زۆری لە پێناوی ئەم ئاڵە لە پێناوی ئەم خاکە تێکۆشاوە خەباتی کردووە بۆ ئەوەی کە ئێمەش ڕۆژێک لە ڕۆژان بگەین بە بەم ڕۆژە کە ئاڵای خۆمان هەبی و بتوانین وەکو هەر گەل و نەتەوێکی دیکە ئاڵاکەمان بگەشێتەوە بەسەر شار و وڵات و لە سەرجەم وڵاتانی دنیاش کە ئاڵای ئێمەش بناسرێت. ئێمە وەکو قوتابخانەی هەڤاڵان ساڵانە چالاکی بەرز ڕاگرتنی ڕۆژی ئاڵا دەکەینەوە بەڵام ئەو سارەکە جیاواز بوو لەگە ساڵانی تر میوانێکی زۆرمان هاتبوو هەر لە بەڕێز مامەستا لوقمان بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر و بەڕێزا مامەستا دلێر بەڕێوەبەری ناوەندی هەولێر لەگەر بەرپرسی حکومی و حزبی هاتوون بە خۆشحاڵیەوە لەگەر ئێمە بەشدار بوون بۆ بەرزڕاگرتنی ڕۆژی ئاڵا. ئاڵا هەموو شتێکە لای ئێمە بەڕاستی ئاڵا سمبولی ئێمەیە ئاڵا ڕەمزینەتەوەی خۆمانە ئێمە هەرکە ئاڵای دەبینین خوێنی شەهیدانمان دێتۆ یادی هەرکە ئاڵای دەبینین ئەنفارکردنی گەرمیان و بارزانیانمان دێتەوە بەرچاوی بۆ ئێمە دیدیا و ڕوویامان ئەوەیە کەوا دەوڵەتی کوردستانی ببینین دەوڵەتی کوردستانی ئینشاڵڵا لە تەمەنی خۆمان دەبینین و ئاڵامان لەسەر ئاڵایەکایەتکە شەکاوە دەبێتن. ئەمڕۆ هەفتەی 12 هەموو ساڵێ یادکردنەوەی ڕۆژی ئاڵایە ئاڵای پیرۆز ئینشاڵڵا منیش کە وەکو مامۆستایەکی هونەرە جوانەکانم هەموو ساڵی بۆ چالاکی هەڵدەستم وەکو ئاڵایەک پیرۆز هەم یعنی لۆ دڵخۆشی خۆمان هەم ئاڵایەکەشمان پیرۆزە ئینشاڵڵا ئاڵەمە هەر کە شەکاوە دەبیتن و